I legally died 3 times, yeah. عەریفی خاننشینی سوپای ئەمریکا ڕۆبەرت بارتلێت لە ساڵی 2005دا ڕەوانەی عێراق کرا و مینێکی چێندراو بە ماشێنە هەمڤێکەیدا تەقیەوە. Came through right next to my head. پارچەی بۆمبەکە لای ڕاستەوە هات و دای لە سەرم و لای گوێمەوەی هەڵدڕی هەتا دەگاتە چەناگەم، هەروەها سەری ئۆتۆمبیلی فەرماندەکەمی لێکردەوە. لە ئەکەمدا ڕۆبەرت بارتلێت تووشی خوێنبەربوونی نێوجەستەی بوو، هەروەها سیەکانی بە تەواوی کاریان نەدەکرد و دەم و چاو و جەستەی سووتا. چەناکەم داکەوت بووە خوارەوە و نەم دەتوانی قسە بکەم. من و هاوڕێکەم تەماشا یەکترمان دەکرد و زانیمان پێکەوە دەمرین. من خۆم خستە باوەشی هاوڕێکەم و ئەویش لە ئامێزی گرتم و هەوڵمان دەدا بە زیندوی بمێنینەوە. بەڵام یەکەم جار ڕۆبەرت بارتلێت لە نەخۆشخانەیەکی خۆجەیی وەک مردبێت وابوو، هەروەها دووبارە لە نەخۆشخانەی بەلەد لە عێراق و لە نەخۆشخانەی والتەر ریدیش لە ئەمریکا. هەموو جارێک پزیشکەکان دەیانژیانەوە و لە پێستی مەچەکی لێوی خوارەوەیان بۆ دروست کرد. They had to take this skin flap along with an artery on both sides and make like a bottom lip for me here, and that's what you see here as part of my wrist. بەڵام دەرئەنجام ڕۆبەرت ژیا و نەمرد. هاوکات فرماندەی ئۆتۆمبیلەکەی بەناوی عەریف ویلیام بروکس دەست بەجێ گیانی لەدەستدا. ئەو جۆرە بۆمبەی بە ئۆتۆمبیلی هەمڤێکەدا تەقیەوە، لەو جۆرە بوو کە ئۆتۆمبیلی جۆری زرێپۆشی ئەمریکایی دەبری و بە تایبەت بۆ ئەو مەبەستە دروست کرابوو. ئێران ئەم چەکەی بەرهەم هێناوە و ئێران بە دزیشەوە ئەم جۆرەچەکانی دەگاندە عێراق. ئێران ڕاهێنانی بە خەڵک کرد بوو کە چۆن ئەو چەک و تەخەمەنیانە بەکاربهێنن و بەهۆی ئەم چەکانەوە بە سەدان و سەدان ئەمریکایی کوژران و بریندار بوون. لە ساڵی 2019دا ئەمریکا فەیلقی سوپای پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێرانی بە ڕێکخراوێکی بیانی تێرۆریستی دەستنیشان کرد. ئێران ئێستا دەیەوێت ئەو فەیلقە لە نێو لیستی تێرۆریستاندا لا ببرێت و هەروەها گەمارۆ سەپێنراوەکانی سەری هەڵبگیرێت. ئەوەش وەک بەشێک لە دانوستانەکانی ناوکی لەگەڵ ڕۆژئاوادا ئەوەی بە پلانی کاری هاوبەشی گشتگیر دەناسرێت. ئێمە زۆر بەڕوونی گوتومانێکی پلانی کاری هاوبەشی گشتگیر تەنها سەبارەت بە یەک شت، ئەویش پرۆگرامی ناوکی ئێرانە. ئەگەر ئێران دەیەوێت ئەم گەمارۆیانەی لەسەری هەلبگیرن، پێویستە ئەوان ڕەفتارەکانی خۆیان بگۆڕن و پێویستیشە ئێران واز لە چالاکیە مەترسیدەرەکانی بهێنێت. ئەوەنەی لە بنەڕەتدا هۆکاری سەپاندنی گەمارۆکان بوون بەسەریدا. ئەگەر ئەوان دەیانەوێت کەمتر لە جیهاندا بڕاو بن، ئەوە سەودایەک بۆ ئەو مەبەستە لەسەر مێزی دانوستان هەیە. بە ئەوان بەو سەودای ڕازی بن و بگەڕێنەوە بۆی و پایبەندی ببن. خاوکردنەوەی گەمارۆکان ڕوودەدات و هەریمەکەش بۆ ئێران سڵامەتتر دەبێت. بەڵام ڕەخنەگران لە سەودا ناوچەکە دەڵێن هەرێمەکە سەلامەتتر نابێت و دەشڵێن لە ماوەی ئەم ساڵانی سەودا ناوچەکە لە سەردەمی بەڕێوەبەراتی ئۆباما کاری پێدەکرا ئێران لە ڕاستیدا کۆمەکی داراییەکانی بۆ گروپەکانی ملیتانان و تێرۆریستەکان زیاد کردبوو. هەز دەکەم خیانەتم لێکرا وەک ئەوەی وڵاتەکەم گوێ بە من نەدات بۆ ئەوەی کردومە یان بۆ ئەوەی قوربانیم لە پێناویدا داوە یان بۆ قوربانیەکانی هەریەک لە هاوڕێیانم یان ئەوانەی لە پێناو وڵات داگیانیان بەخشی. لە سەرەتای ئەم ساڵدا ڕۆبەرت بارتلێت و سەردانی دیکە نامەیان بۆ سەرۆک بایدن نووسی و داوایان لێکرد پارە سەرکراوەکانی ئێران لە ڕێی دانوستانەوە ئازاد نەکات هەتا قوربانیانی ئاکامی هێرشەکانی ئێرانی و یاریدەدەرانی قەرەبوو نەکرێنەوە. بۆ کارڵە باب سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.